چی وا ئەکە ئەم هێرشە سەرکەوتوو بێ ئەو هۆکارانە چین کە وای کردووە کە فعلا ئینسانی ئێمە تەجاوبی کردووە لەگەڵ غەزوەکە تەجاوبی کردووە لەگەڵ ئەم هێرشە ثەقافیە ئاینیە نەتەوایەتیە چی زەمینەیەکی لەباری لە ناخی ئێمەیا دروست کردووە یەکەم فەراغی نەفسی و معنەوی ئێمە لە فەراغا ئەژین گەنجی ئێمە لە فەراغا ئەژین دیاردەی تلیاک دیاردەی مخدرات مادە سەرکەڕوو بێهۆشەرەکان عارەق ثەقافەی جنس مجەلاتی خەلیع مۆبایل سەتەلایت کلیپ ئەمە وای کردووە گەنجی ئێمە لە فەراغا ئەژین گەنجی ئێمە هادف نییە ئامانجی نییە دێتە زانکۆ نایەتە قاعی محاضەرەی گوێ بگرێ ئەمەلی تەخەڕوجی شەهادە و تەوزیفە خۆی بکا بە ماڵ بەسەر دەوڵەتەوە چۆن تەوزیف بکرێ چۆن تەعین بکرێ چۆن بژی بیر ناکاتەوە چۆن تەوزیفی ئەم عیلمەی کە دەوڵەت زانکۆی بۆ تەسخیر کردووە مامۆستای بۆ گرتووە اقتصادی بۆ تەسخیر کردووە دەوڵەت ئەم هەموو خزمەتە بۆوەکە ئەو بیر ناکاتەوە لە مستەقبەلە ئەم خوێندنە وەسیلەیەکی هادف بێ بە خزمەتکردن بە کۆمەڵگاکەی سبەینێ وەفاهم بۆ کۆمەڵگاکەی بیر لەوە ئەکاتەوە چۆن لە محاضەرە بچێتە دەرەوە چۆن مەلزەمەیەک دروستکا و سبەینێ دەرچێ ئیتر عیلم ئەخوێنرێ ناخوێنرێ بنیاتمەنێ بنیاتم ناندێ مجتەمع ئەفەوتێ نافەوتێ بەتون کەواتە سیرەکەی ئێمە خەوائی فکریمان هەیە فەراغی فکریمان هەیە طموحمان نییە متمانەکردن بە ذات متمانەمان بە خۆمان نەماوە چی لە ئاستی تاکمانە چی لە ئاستی دەوڵەتمانە متمانەمان بە خۆمان نەماوە لەبەرەوە سیرەکەی جیل ببورن جیلێکی مەهزوز دەرچوین ثەقافەیەکی مەهزوزمان هەیە ئەگەڕین بە شوێن ثەقافاتی خەڵکی ترە ئەگەڕین بە شوێن خیتاباتی خەڵکی ترە ئەگەڕین بە شوێن بیردۆز و ئایدۆلۆجیای خەڵکی ترە ئەگەڕین بە شوێن ئاکار و دابوونەریتی نەتەوەکانی ترە ناگەڕینەوە بە شوێن ئەخلاق و دابوونەریتی کەسی خۆمانە باو باپیری خۆمانە باشە پێشینەکانی خۆمانە لەبەرەوە سیرەکەی فیقەمان بە نەفسی خۆمان نەماوە بەچی ئەتوانی ئەگەر بتەوێت تەحلیلێک بکەی بەچی ئەتوانی بزانی کە تاشەن ئەم هێرشە سەرکەوتوو بووە خەڵکی خۆمان تاقی کردەوە بەدەگمەن گەنجی ئێمە عوقدەی نەقسی تیانەیە بەرامبەر بە ئاخر پیریشمان حتا دایمە کە سەیری ئینسانێکی غەربیەکەین بە نەزڕەی ئینبیهار سەیرەکەین چوار ئەمریکی بۆسێ لە بازارە خەڵک دەم داشەقێنەوە سەیرانەکە باشە خۆمە لە مەریخ نەهاتەوە بەشەرە وەکو تۆ کاکە یعنی ئینسانە بۆچی ئەو نە بە چاوی تەکامل سەیری ئەەکەی بۆ بە چاوی نەقس سەیری هاوڵاتی و هاو زمانەکەی خۆ دەکەی بۆ بە چاوی ڕێ سەیری ئەوەکەی بە چاوی تەقدیر زابطێکی بەسیتیان بێت گەورەترین مەسئولی ئەم وڵاتە بێ ئیستیقبالیکە بەس لەناو خۆمان ئەوانین ئەمە زۆر واضحە کە ئێمە ثەقافەی ذاتمان تەهدیم بووە شوناسنامەی نەتەوایەتیمان داڕوخێنداوە لەبەرەوە بە چاوی گەورە سەیری بەرامبەرەکەین بە چاوی سووک سەیری خۆمانەکەین بە چاوی کەم سەیری خۆمانەکەین هەرچی لەوێوە بێ بە چاوی گەورە سەیریەکەین ئەگەر ئەو پەڕی ئینحیطاط و بەدڕەوشتیش بێ بەلای ئێمە ئەو پەڕی ثەقافەت و تەحەڕڕ و مۆدێرنچێتیە ئەگەر ئەو پەڕی ساختەچێتی و درۆکردن و دزی و خواردنی مافی میلەتان و داگیرکردنی ثەرواتی بەدەنی و بەشەری و ئابووریان بێ ئێمە بەو پەڕی ثەورەیەکی ڕزگاری خوازی و ئازادی خوازی و مافپەروەرانەی تێ ئەگەین کاوە خۆی بۆ خۆی دەرەخا کە ئێمە خۆمان لەدەست داوە حتا لە جلوبەرگمانە ئەگەر جلێکی کوردی لەبەرکەین باشە پێمان عیبە بەس کە کەشقا ئەبین قاتێکی ڕیبات و تەرتیبات لەبەرەکەین ئەی با خەڵک بە مسەقفمان بزانێت ئەمە تەحتیمی ثەقافەی ذاتە چه ئافرەتێکی گەنجی ئێمە جلی کوردی لەبەرەکە ئەمڕۆ بۆ نەورۆز بەس هیچی تر نا بەس تەحەدا ئەکەم کچێکی ئێمە کە ئەڕواتە بازاڕ پێ عیب نییە جلێکی کوردی لەبەرکە پێ عیبە سەری ببڕە باشە ساڵێ نەچێتە بازار کاسێکی کوردی لەبەر ناکە بچێتە بازار شعورە بەدونیەت شەرم لە تاریخی خۆمانەکەین شەرم لە ئەخلاقی دایک و نەنک و باپیر و کەسایەتی خۆمانەکەین بەس ئەگەر جنسێک ئەو پەڕی نامعقول بێ مادەم لە سەتەلای تا بینراوە مادەم لە بۆردی تازەیە بینراوە کەواتە معقولە و با لەسەری دروستکەینەوە بیکەینە پێمان و خۆمانی پێوە بابێن چونکە سەقافەیەکی مەقبولە